نێنەرانی وڵاتان و سوکانەکان وادیسان نەیانانی دیموکراسی و پێکەوەژیان بێ ئەوەی عیبرەت لە مێژوو وەرگرن دەستیان داوەتە تێکدانی شیرازەی تێکهاتەی سیاسی و کۆمەڵایەتی خەڵکی هەزار یانە داخەیەکی دوادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو بڕیارە بێ پاسا و جوانمانەیان لە بێبەشکردنی و تێکهاتە بەسەنەکانی کوردستان لە ممارەسەی مافە دیموکراسیەکانیان برینێکی قوڵیان خستۆتە لێ و کات بەکات لێکۆڵەکانی نەتەوەکەمان و مێژوو بەڵکی بەشەرەفی کوردستان بە شاهێد دەگرین بۆ ئەم ستەمەیە لەم بارەیەوە ئێمە وەک باش و لایەنە سیاسی حکومانەکان سەبارەت بە دوایین بڕیارەکانی دادگای فیدرال پەیوەست بە یاسای هەڵبژاردن و بورسی کۆتاکان نیگەرانی خۆمان دووپات دەکەینەوە زەخت دەکەینەوە کە بڕیارەکان تەواو ناڕەسوورین و هۆکاری سیاسیان لە پشتەوەیە نەهێشتنی کۆتایی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان ناکۆکە لەگەڵ یاسای هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانەوە کە تیایاندا کورسی وەکو کۆتا بۆ پێکهاتەکان تەرخان کراوە نەهێشتنی کۆتایی پێکهاتەکان ناکۆکە لەگەڵ مادەی سنوونۆ بەڵگەی یەکەم و مادەی 125 دەستوری عێراق کە بە ئاشکرا پێشێژی پارتی پێکهاتەکان کراوە ئێمە وەکو پارت و لایەنە حکومانیەکان دووپاتی دەکەینەوە کە ئەو بڕیارانە کولتوری پێکەوەژیان و ژیانێک قبولکردنی نێوان پێکهاتەکان لە کوردستاندا بەرەو لاوازی دەبات لەبەر ئەم بۆیانە و ڕێگایەکی بەیاننامەیەوە داواکاری سەرۆکۆماری عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال ڕۆلی خۆیان ببینن و بێدەنگی بشتێنن و نەهێڵن ئەو ستەمە لە ڕێگای بڕیارەکانی دادگای فیدرال لە ڕێگای بڕیارەکانی دادگای فیدرال دەچووە بەسەر پێکهاتە مەسەلەکانی کوردستان بسەپێت هەروەها داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەهانای پێکهاتەکانی کوردستانەوە بێن و نەهێڵن مافە دەستوریەکانمان پێشێڵ بکرێت لێرەدا ئێمە وەکو ئەو حزب و لایەنە حکومانیانەی کە ئەم بەیاننامەیەمان واژۆ کردووە بڕیارماندا بە بایکۆتکردنی هەڵبژاردنەکانی پولی شەشەمی پەرلەمانی کوردستان دا ئەو کاتەی سیستەمی کۆتای پێکهاتەکان دەگەڕێنرێتەوە و پرۆسەی سیاسی و دیموکراسی دەکەوێتە سەر ڕێگای ڕاست و دروستی خۆی هەولێر 12/2020 پرسیارێک ببوورە ئاراسەسم لە تۆڕی میدیای خەڵک ئێوە چەند حیزب بایکۆتتان کردووە ئایا حیزبێکە هەیە کە بەشداری لە قسەی حركة تركمان المستقلين بارتي تركمان رئيس حزب الشعب التركماني جمعية ثقافة التركمانية الحزب الوطني التركماني الحركة الديمقراطية التركمانية بارتي كشفيداني التركماني بارتي رزقاري نتوي التركمان بارتي ديمقراطي التركمان جمعية ليبرالية التركمان سارة إرشاد أندامي برلماني كولي بينزم منادمي قهوة سكرتيري بيشو برلماني كردستان أستاذ ميديا كان دەستگاستان دەرەوە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووی واتان گیانکە دەتوانن بە سەربەخۆ بەشداری بکەن یاخود ڕێژەی دەنگەکانتان زۆرە ئێوە ئەگەر بەتەنهاش بەشداری بکەن دەتوانن کورسی پەرلەمانی ببەنەوە ئێستا بۆچی ئەو بڕیارە لە ناکاوەتاندا لە کاتێک ئەم خەڵکێکی زۆرتان لەگەڵەوە خۆتان باسان کردووە و هەمیش دەتوانین وەرنە هاوپەیمانی بکەن و کورسی
تەنها و کورسی سەر بەخۆ بنەوە. ئەو شتانێک کە پێشتری باسکراون ئاگراون هەموو ڕوونکردنەوە بووە دەبینی بۆ چوونی لایەنەکان بەڵام ئێستا وەکو لایەنە تورکمانیەکان بەگشتی یانی پایپۆرتکردن لاوە ئەوان بۆ شێوەی کۆتایی لەبەرچی ئەوە تورکمانەکان بووینە دوو بەش. ئێستا سەلەمۆن لە ماوەی لە دوای ئەوەی کە بڕیارگەی دادگا دەرچووە ئەمڕۆ کۆمەڵێک حەزبی سیاسی تورکمانی کۆنگرێک بکە هەڵویستی چییە؟ دوای 2 ساعت یان بەیانی حەزبیش بکە هەڵویستش هەیە. ئەمە نەبێتە هۆکار لەوەی کە تورکمانەکان هەر بن و دووهەم پرسیاریش وایە یعنی تا ئێستا تورکیا بێدەنگە لەسەر بابەتە لە کاتێکدا تورکیا زۆر پشتیوانی تورکمانەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکات. بالنسبة لأولادنا بروبوتسوني كانت الكويان هي المنظمة هم بروبوتسوني بلام زوري زوري أو حسب مالي كليرنا كخاوي كرسي البرلمان بيشتري لكرسي وفلكان بيشتري شمول لنا موجود وهم لنا واجويا ويا لما كمان ويا زورينا أولاد في كاتب تركمانيا كان لسنة بايكوتا واجويا سير دا براوس تركيا مو بشكوان كان ممكن العربي تركيا وكل دولة جراسي مداوازنا وقو لدرو همولا كان يجا لنسوي بالوكال وركنا بيانا ما كشف الماء داواي بهانا هاتي همو يعني كما اگر اكدان تشتي باوي لقل توامي كل سنة تسرحان همو يعني نقول داوا ما يجب يتم تنيا تشخيص تشويه براستينات هذه سرين لكنالهاش. إيوه بكاسكاي تسمع عن الكردستان ماركان زور. أجر بيتشو إيوه بايكوت تكفي تنوع إيوه إنني أو جمارة لكردستان كان أوان بايكوت كان يعني أوان بجدارية كان. أجر خوزان بايكوت كان بوان ألين كان بجلان. وأواني كبايكوتكيان قدامنا وبايكوتكيان راسو كدوها أوانا حمود نيوينران الراسكيني خلصوا تكمال لو حسابا حبيب مولد بيدراو هروها أنداني همو خلقاني كيشو لبرلماني كسكتاب لبغداد لبرلماني عراقيش أو برزانة أوانا برلماني عراقي يكراو ئۆستاز دیاکۆ حوسێن لە دەستگای ستاندەرەوە بەرەی تورکمانی بایکۆتی کردووە یان ئەوەی کە بایکۆت دەکات بۆچی لێرە نینە وەزیری پێکاتەکان ئۆستاز وەڵامیەوە بدەنەوە بۆ لێرە نینە